بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەر لەوەی بچوە ناو بەرنامەکەم سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو لایەک دەکەم. دەخوازم ئەم جەژنە بێتە مای خۆشی و ئاشتی و ئاوەدانی بۆ هەموو لایەک و خەڵکی کوردستانیش ئەم جەژنە بە خۆشی و بە شادی بەڕێ بکەن. ئێمە لێرەوە پیرۆزبایی گەرم لە موسڵمانانی جیهان بەگشتی و موسڵمانانی کوردستان بە تایبەتی دەکەین. خۆشەویستان، بەراوردکردنی جەژن لە نێوان ئەمڕۆ و دوێنێدا مەودایەکی دووری هەیە. لە ڕابردوودا جەژن ڕۆحی ئاشتی و برایەتی و ئاوێزانبوونی خۆشەویستی و سەماحەتێکی زیاتری تیا بوو. بەڵام ئێستا گۆڕانکاری دروست بووە بەهۆی گۆڕانکاریەکانی دنیا، بەهۆی ئاڵۆزبوونی ژیان، بەهۆی دوورکەوتنەوەی دڵەکان لە یەکتر، بەهۆی فراوانبوونی شارەکان و نەمانی دابوو نەریتە کۆنەکانی لادیەکان لە ڕابردوودا. مامۆستا ئەمین سەپان کەشکۆڵێکی زیندووە، توحفەیەکی فراوانە لە ئەزمون و لە شارەزایی لە ناو بۆنە و یادەکاندا، بە تایبەتی خۆی زیاد لە 50 ساڵە لە بواری ئەدەبی مناڵان و فێرکردن و پەروەردەدا کاری کردووە. مامۆستا ناوەڕاستی پەنجاکان یاخود پەنجاکانی سەدەی ڕابردووی شاری هەڵەبجەی لەبیرە جەژن لەوێ چۆن بەڕێکراوە. دەزانێ یاخود لە بیرێتی ئەو قۆناغی کە جەژن لە هەڵەبجەدا بە تایبەتی جەژنی قوربان و قوربانیکردن چۆن بەڕێوە چووە. ئەزمونێکی بەرفراوانی هەیە. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ بۆ پشوێکی ئێوە لە ماڵەکانتان لەم ڕۆژانەی جەژندا کە هەموو بە دیار شاشەکانەوە دانیشتون گفتوگۆیەک لەسەر بەراوردی جەژن لە نێوان دوێنێ و ئەمڕۆ و ئەزمونەکانی ڕابردوو دنیای مناڵان و دابوو نەریتەکان و ئەو باس و بابەتانەی کە پەیوەندی بووە بە ڕۆژانی جەژنەوە و لە ناو ژیانی کۆمەڵایەتی کوردەواری ئێمەدا بەڕێکراوە گفتوگۆ بکەین. مامۆستا ئەمین، من خۆشحاڵم کە ئەمڕۆ لە ڕۆژی جەژندا بەڕێزت ئامادەی کە بتوانین گفتوگۆیە لەسەر ئەزمونەکانی ڕابردووی ئێوە بەراوردی ڕابردووی جەژنەکانی ڕابردوو یاخود دوێنێ و ژیانی ئەمڕۆ یاخود جەژنی ئەمڕۆ بکەین پێکەوە. بەخێرتە هاتنتانەکەم. وەختێکی پیرۆز و باش بوو. من ئەمەوێ نیو سەدە بگەڕێمەوە بۆ دنیای مناڵان. ئەم دنیای مناڵانە بە تایبەتی لە جەژنە منی یەکێک بووم لەو مناڵانەی هەر لە جەژنەکانی ڕەمەزان و قوربانەوە ئێمە ڕۆژمان ئەژمارد بۆ ئەوەی کەی بابە گیانمان جلی جوانمان بۆ بکا و کەی خورما و چکلێتەکە و هەڵوای گەزۆ و ئینەکەمان بۆ بێنێ بۆ جەژن، کەی لەگەڵ بابە گیان و دایەگیانە بەرە و ماڵی دراوزەکان و خزم و کەس و کارەکانمان بڕۆ دانی کێ دەفلزمان هاتێ و کێ پەنجافلز بەراوردەکا لەگەڵ ژیان و ئێمە ژیانێکی زۆر خۆشمان ڕابارد. بەداخەوە ئەمڕۆ کە جەنابێ لە خزمەتی جەنابتان لە خزمەتی تەلەڤیزیۆنە ئازیزەکەتانە یعنی هەست بەوە دەکەم کە ئەو کەلتورە وردە بەرەو نەمان ئەچێت. بۆچی بەرەو نەمان ئەچێت؟ ئێمە ئێستاچێ خۆمان ناناسین، نەتەوەکەمان ناناسین، کەلتورەکەمان نەشارەزاین، نازانین کوڕی کوێین، نازانین لەکوێوە هاتووین ئێستا چین و چۆن هەنگاو ئێنین بۆ سبەینێ. لەبەر ئەمەوە ئێمە ئەگەر بگەڕینەوە ئێستاکێ لەو بارودۆخەی کە مناڵی ئێمە چاژیا و ئەو مناسەباتانەی کەوا ئێمە ئەمان کرد لەگەڵ ئێرە ئاسمان و ڕێسمانە. باش، ئەگە من بپرسم بەڕێزێت
لە شاری هەڵەبجە لەدایک بووی خەڵکی هەڵەبجەیت و دەوروبەری هەڵەبجە زەمانێک ئێوە لە هەڵەبجە بوون ئەو زەمانە هێشتا دەسەڵاتی تەنانەت دەسەڵاتی پاشایەتی شما بوو پێش شۆڕشی 14 تەموزی 1950 یعنی جەژنی ئەو کاتانە چۆن بوو کە خەڵکی هەڵەبجە بوو خۆیان بە خەڵکێک ناسراون یاخود نەریتی کۆمەڵایەتی لە منتیقەی هەڵەبجە نەریتێکی کراوە و زیاتر تێکەڵ و بەسەربردنی کاتی خۆش بە تایبەتی کۆمەڵی سەیرانگا لە دەوروبەری هەڵەبجا بوو ئەو کاتانە کە تۆ لە بیردە لەوانەیە تۆ بەر لە پەنجاکانی شتێکت لە بیر بێ بەر لە پەنجاکانی سەدەی پێش و جەژن لە هەڵەبجا چۆن بەڕێ ئەکرا هەم لەلایەن ئەوەی کە خەڵک وەکو خۆی تێکەڵی و تەنانە ئینجا مناڵانیش چۆن جەژنیان بەڕێە کرد مناڵان ئەو شەوە باوەڕ بکە من یەکێک بووم لەوان هەر خەوم لێ نەیەکەوە بزانم کەی ڕۆژ ئەبێتەوە جلە تازەکانم لەژێر سەرینەکەمان دام ئەنا لێفەکەشم پیا بۆ ئەوەی بەیانی زوو فریا بکەوەمە تا نەوەگو دایکم دەنگی پێ بچێ من زوو هەستم و جلەکان لەبەرکەم و خۆمی پێوە بنوێنم جلی کوردیش ئەوەنە جوان بوو ئەم جلەی ئێستا نەبوو کە سەقەتیان کردووە نە ئەمە شەرواڵ و مراخانیە نە ئەمە ستارخانیە نە ئەمە جلی کوردیە نە ئەمە حسابی کتافی و جاکارێک هەیە لە هێنا نە ئەمە کەوا وسەڵتە ماوە لەبەر ئەوە ئێمە گەڕانەوە بۆ ئەو دنیای پڕ لە سۆز و ڕۆشنبیر و هەستە ناسکەی کەوا ئێمە هەمان بوو ئێستا بە دەگمەن ئەبێنرێ بۆ وا دەزانن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کولتوری نەتەوەی خۆمان ئەوە بە کەسێکی دواکەوتوو لە کۆمەڵگەی سەردەم دائنین باسی هەڵەبجەمان بۆ ئێستاژێ دوای ئەوە ئێمە فاسفۆلا و برنج و قەیزەکەمانە خوارد ئیتر خۆمانە گۆڕی کوڕ و کاڵ بەیەکەوە ئەو وەختە لە سلێمانیوە ئەسپ و عەرەبانەی دوو ئەسپی ئاهات لە هەڵەبجە لێ نەبوو هەر عەرەبانەی ترێشقە هەبوو ئیتر لەسەر پێشی ئەم عەرەبانەی ترێشقەیە شەڕمان بوو دۆشەقلان تا داخستە بوو ئەگەر عەرەبانەکە 10 کەسی 14 کەسی تێکرد لە ناو بازاڕی هەڵەبجەوە لە کانی عەشقانەوە بۆ گوڵان لە کانی عەشقانەوە بۆ کانی شێخ لە سەراوە بۆ کانی قوڵکە لە زۆر جاریش ئێمە پەردمانی نەکرد ئەچوین بۆ تۆوشک و ئەچین بۆ عەبابەلێ و بۆ سەرچاوی باوەکوچک و بۆ گوڵانیش ئێمە بوامان زانی هەر سەعاتێ 2 سەعاتە کەچی هێشتا ئێمە کە ئاهاتینەوە بەعانەیەک سواری ئەم هێنا بوون هەتا پارەمان پێ وایە لەوێەوە لە عەرەبانەکانە تازەمانە کردووە ئەچیت لە هەموو کۆڕ و کۆمەڵێکە ئێمە خەڵکە جوانەکە خەڵکە دڵناسکەکە خەڵکە بێغەل و غەشەکە خەڵکە بەسۆزەکە خەڵکە بەڕەحمەکە پۆل بە کۆڵانانە ئەگەڕان ماڵی فەقیر و دەوڵەمەند و سەردار و بێسەریان لە یەک جیانە کردەوە هەمویان بە دڵێکی فراوانەوە ئەچون بۆ سەردانی یەکتری و گردن ئازایان ئەکردن کاتێ بە کە باوکمان لە مزگەوت لە نوێژی جەژن ئاهاتەوە ئیتر چێژ حازر بوو بەڵام ئەوان بە ئیسراحەت دەستیان کرد بەڵام ئێمە لەبەرەوەی زوو بچینە دەرەوە هەڵمە قوتوانە کرد ساڵی چەند لەبیرە لێ وەڵام من لە ساڵی 50ەوە لە بیرمە بگرە من تەسکەرەی ئەمە زەمانی زوو بە هەوی ئەحوالی مدەنێوانە بوو تەسکەرەی 47 ماوە کە لە 12 47 لە عەبابەیلێ لە دامێنی شنووروێ لەوێ لەدایک بووم لە 53 هاتوومەتە هەڵەبجە لە 54 چوومەتە قوتابخانە باش ئەو کاتانە لە ناو هەڵەبجاوە بزانم هێشتا جوولەکەکانیش بەشێکیان مابوونەوە لە پەنجاکانە لە هەڵەبجا ئەم دوایە ڕۆشتن و بەجیانێش ئێوە لەگەڵ ئەوانی شاد تەبایی و تێکەڵیتان هەبوو لە مناسبەی جەژنەکانە بیرت بێ من لێرە ئەگەر داکۆچێ بکەم لە هەڵسو و کەوتی جوولەکەکان و لە تێکەڵی هەڵەبجە لەگەڵ جوولەکەکان ئەگەر ڕێکێکی 300 ماڵیان هەبوو
لەوێ کەنیسەیان هەبوو دوایی کە ئەوان کۆچیان کرد بۆ ئیسرائیل کەنیسەکە بۆ بە مزگەوتی ئەحمەدی لەم بەینا کاکە نەژمەدینی مەلا عومەری خوارێ خۆش بوو تەلەفۆنی بۆ کردم وتی وەنیا زمانەیە مزگەوتەکە جابکەین بەڵام ئەو سیما و ئەو نەخشەیە کە لە زمانی جوولەکەکانە بووە لەوێ بەبێ دەستکاری ئەیهێڵینەوە و کەلتوری جینەتەوەی ئەو وەختە لە هەڵەبجەی ئێمە شاعیرەکانمان بەهای نەتەوەییان هەبوو سۆزی زین و کردەوەی کەلتوریان هەبوو تۆ کێ لە شاعیرەکان لە بیر ماوەکە لە هەڵەبجە بینی بێت یاخود ئەو شاعیرانەی کە دیار بوون خوا بزانم مامۆستا گۆران خۆی لە شەستەکانە وەفاتەکە گۆرانی شاعیر لەدایک بووە لە 62 ئەمری خوای کردووە لە هەڵەبجە نازانم کە من فامم کردەوە لە ناو دنیای ئەدەب و ڕۆشنبیریە چاوم کردەوە لەم لام سێرم کرد ئەمە کاردۆخیە ئەویان شێخ سەفادی نەفینی نەقشبەندیە ئەوە بێکەزی ڕەحمەتیە ئەوە هەردی خوالێ خۆش بووە ئەوە گۆرانی بلیمەتە ئەوە هەژاری شاعرە ئەوە کێیە ئەوە کێیە ئەمانە ئەوە عینعیشونم بوو هەر هەمویان شعرەکانیم لەبرە هەر هەمویان ئەمانە هاوکارم بوون بە تایبەتی مامۆستا عینعیشونم و کاردۆخی ئەو دوانە سیمایەکی پەروەردەیی کەلتوری کۆمەڵایەتی نیشتیمان پەروەریان ئەو حەزە بۆ مناڵان بە تایبەتی کە تۆ لە بواری مناڵانی شائەنووسیت و باسی جەژن و مناسبەی مناڵانت کرد کە مناڵان چۆن چێژ و خۆشیان بینی و جلوبەرگەکانتان لە سەرینی خۆتان داناوە لە نزیکی خۆتان تا بەیانی زوو خۆتان بگۆڕن و بچن بگەڕێن ئەمانە ئالەمانەوە سەرچاوی ئیلهامی تۆ بوو کە تێکەڵ بە دنیای مناڵان و ئەدەبی مناڵان و ئەو دنیا جوانە بیت کە مناڵان هەیانە بە تایبەتی لە بواری شعر و وێنە و هونەر و ئەوانە ئەگەر بڵێن ئەم گوڵە بۆ گەشە ئەڵێ ئەوە باخەوانەکەی بەتوانە و مەتوانایە ئەگەر بڵێن مامۆستا ئەمین بۆ تۆ چی ئەزانی ئەڵێم ئەو زانینە هی مامۆستاکانمە هی ئەو شاعیرانەیە کە لە هەڵەبجە منیان پەروەردە کردووە وا بزانم لە هەڵەبجە ئەو وەختە 3-4 شانۆی لێبوو ئێستا شانۆی لێ نییە 3-4 هۆڵی لێبوو ئێستا هۆڵی مێنەوەندەگە نەبێ چالاکی تاگرێت تۆ لە هەڵەبجەوە بەهرەکە هێنا بۆ سلێمانیشمان من لە حەزەکەم هەر بۆ ئەوە کە بزانن کە عینعینشەونم لە کۆتایی پەنجاکانە ئەو وەختە بە پیانەوە مەکتەبی زەڵم بە قادرمن سەرەکەوتی لێوا بۆ شایەگە بۆ کردبووی بە مەسرح کردووی بە شانۆ من یەکێکم لەوانەیە کەوا لە کۆرسەکانە بەشداریم کرد ئەو وەختە سرودی نەبوو جەژنی دار و درەختە کۆتایی ڕۆژی سەختە نەمان بنێژە وەختە عینعیشەونمی ڕەحمەتی هات ئەم سرودەی کرد بە سرودی جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە لەحنەکەی دانابوو ئەم مامۆستا گەورەی من ڕەسام بوو ئاوازدانەر بوو شانۆکار بوو وەرگێڕ بوو شاعر بوو هەموو شتەکان لە شەونما کۆبوو کە ئێمەی ئەبەردە ئەوێ ئەو وەختە لە هەڵەبجە عودەکەی براهیمی مزەمید بورهانی مزەمید هەبوو لەگەڵ لولگەکەی مینەی لولگجەنە ماشەڵڵای لێبێ مینەی لولگژەن لەو تەمەنا ئەو گۆرانیانەی کە ئاوازەی دائنا مینەی لولگژەن بە لولگەکەی دەریئهێنا بەڵێ ئەمەی کە تۆ باسیەکەی لە مناسبەی جەژن و شتەکانە نمایشەکرا بەشێکیان هەموویان باش مامۆستا تایبەتمەندیەکی جەژنی قوربانەوەیە قوربانی تیاکرێ بە تایبەتیتر لە دوای ئەوەی کە نوێژی جەژن ئەکرێ و خەڵک دێتەوە بۆ ماڵەوتی لەو ساتەوە هەتا 4ەم ڕۆژ قوربانی ئەکرێ قوربانیکردن لە کاتی ئێوە و لە تەمەنی ئێوە چۆن بوو ئەتان بینی وەک ئەزانین لە ڕابردووە لە لادیەکانە قوربانی زۆربەی جار ئەکرا بە یەک پیانەوت قۆچی قوربانی
چیخ و حەسی ڕاخرا و پشت گۆشتەکان دائەنرا و بۆ ماڵەکان تەوزیع ئەکرا و زۆریش بوو لەو زەمانەی کە ئێوە یا تۆ لە بیرتە لە هەڵەبجە و دواتریش لە سلێمانی یا با بڵێن لە ڕابردووە بە شێوەیەکی گشتی هەر لە ناو نەریتی کوردەواریە لە جەژنەکانە قوربانیکردن چۆن بوو؟ ئەم نەریتە وەک واجبێکی شعائیرێکی دینیە هەم جارێکی تر ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەوا لەو جەژنا دەوڵەمەند لەگەڵ هەژارە هەر یەکەیان چێژ لە لەزەتە جوانەکەی ئەو گۆشتای کە بەدڵ ئەوەی کە قۆچ ئەکا و ئەیکا بەخێر بۆ ڕەزامەندی خوا ئەوانیش بەشدار بن لەم نەریتە جوانە ئەنجا لە ئەو سەردەما بەڕاستی ئەمەیان بە خۆ ئەگەر خەڵکانێکیش توانی بێتیان گۆشت بکڕن و لە باتی کیلو هێزیان بکڕن هەر ئەوانیش زۆر بە پەرۆشەوە ئەڕۆشتن بۆ ئەوەی بەشێکیان بەرکەوێت چونکە ئەوە ئەم گۆشتیان بە پیرۆز ئەزانی لە بەبیرەوەری من ئەم قۆچە تەنسیمەکەی ئاوا بوو کە حیوانی وردە بۆ یەکە زوو حیوانی گەورە بۆ پێنج شەش کەسێک ئەکرا بەڕاستی تا ئێسێش لە من لەبیرمە ئەو ماڵە هەرکە گۆشتی ئێنەکرد کە سوکار و دۆست و ئازیزەکانی خۆی ئەیان خستە سەر سینی ئەو وەختە عەلاگە نەبوو بەشبەش ئەیان گێڕا بە کۆڵانانە هەر یەکە ئەڕۆی بەشێکی بۆ خۆی مامۆستا ببوورە ئەو کاتە شێوازی دەستە جەمعی هەبوو هەموو ئاژەڵەکان یا ئاژەڵی وردە و گەورە کۆکرایەوە و زۆربەی کات یعنی هەموو بە دەستە جەمعی ئەکرا ئەو کاتە هەبوو لا ناو شارەکە هەڵەبجە شار بوو کەمتر هەبوو کەمتر بوو لە لادەکانە چونکە سی ماڵ بوو تا سەد ماڵێک چوار حیوان پێنج حیوان دە حیوانان سەر ئەبڕی ئەو وەختە دەستە جەمعی بوو ئەمانە هەر یەکە خێری خۆی پێ ئەبرا خوا جەزایان باتەوە لەگەڵ مردووی جەماعەتدا لەبەر ئەوە بەڵام ئێستاکێ بڵین پەیام یاخو یەکگرت و یا کۆمەڵی خەڵکانێک کۆ بنەوە هەمویان بە هەزاران کیلۆ گۆشت ئین ئەکەن ئەمانە پێویستی بەوە هەیە کە خەڵکەکە هاوکاریان بکە ئەوانیش بە ئەمانەتەوە ئەو دەوڵەمەنانەی کە ئەمەم کارە ئەەکەن بیگەێنە ئەو خانەوادەی هەژارەکان بەڵێ مامۆستا هەر لەوەکو لە پێشەکی بەرنامەکە شاوتم ڕۆحیەتی جیاواز لە ڕابردووە هەبوو لە جەژنا یعنی ئەگەر چەند کەسێک یا دوو برا یا دوو دراوسێ دڵ و دەرونیان بەرامبەر بە یەک خەوشێکی تیا بوو بێ لە جەژنا سەماحەت هەبوو ئاشبوونەوە هەبوو گەڕانی پێکە و دەستە جەمعی هەبوو یعنی کۆمەڵێک چێژی تایبەتی هەبوو لە جەژنا یان ناکۆچیەکان کۆتایی پێهات ماڵەکانمان وەکۆڵێ لە قوڕب و سەقفەکانی ماڵەکان لە دار و لە گەڵ بوو بەڵام دڵەکان ئاسوودە و لە چۆنەڵی پڕ لە مەحەبەت بوون ئێستا ئەبینی ناو ماڵەکان ئەگۆڕین تەنانە هەیە ئەساسی ماڵەکەی ناو ماڵەکەی ئەگۆڕێ بۆ جەژن لەوانەیە دە کەس نەچێتە ماڵەکەی پێنج کەس نەچێ ببینێ بەڵام گۆڕانکاری لە خۆمان و لە بیرکردنەوەمان ناکەمە تۆ بەپێی ئەو ئەزمونەی خۆت هەم لە ئەزمونونەکە لە ڕووی نەریتی کۆمەڵایەتیەوە کە لە ناو خەڵکا بینی وتە و مامۆستا و فێرکارێکیش بووی لە قوتابخانەکانە زیاد لە 50 ساڵ ئەو پیشەیەت بووە یعنی ئەم بەراوردەی نێوان دوێنێ و ئەمڕۆ چۆنە بینیت واللهی ئەگەر بڵێم ئەو وەختە هەشتا وەرەگرێ ئێستا بیست ڕەنبێ کاکە ئارام بڵێ بۆچی بیست ئەم گەڕەکە ئەو گەڕەکەی کاکە ئارام و ئەوەی کاکە ئەحمە ئەڕۆن کۆ ئەبوونەوە خەڵکەکە ئەسڵەن جاری وایە ئەم دراوسەیە کە یێت بۆ ماڵی ئێمە من نایناسم 2 ساڵە هاتووە نایناسم هەر لە دەرگاکەوە ئەڵێ چکلێتەکەمان بۆ بێنە ئیتر نایەتە ژوورەوە کە ڕۆحیەتی پاکی خاوەن ماڵەکان بزانێت چییە و ئەویش چێژ لە هاتنەکان وەرگێ
کە هەر یەکان جۆرە پیاوێکی ماقۆڵی ڕۆشنبیری بە توانای دراوسێن کە ئەوانیش هەر هەمویان ئەبنە پێشەنگێک بۆ ئەوەی کابرای مامۆستا ئەمینش بەرن لەگەڵ خۆیانە ئێستاکە ئەمە زۆر دوورکەوتۆتەوە زۆر بەداخەوە چونکە ئێمە ئێستا ئەمانەوێت نەریتێک بکەین بڵین ئەم نەریتە ڕزیوەی ئێمە هۆکارەکە چییە مامۆستا؟ هۆکارەکە ئەوەیە گڵی دوور دەرمانە وا دەزانینین ئەوەی لە ئەمریکا و لە ئەڵمانیا و لە رووسیا و لە کۆ هات ئیتر ئەوە هەمزاغایە ئەوەی کڵاو مشکەکەی بوو ئیتر هەمزاغایە ئەوەی شەهادەکەی زۆر گەورە بوو ئیتر ئەبێ دەست بە چنگەوە بگری بۆ ئەوێ بەڵام ئەدیب و ڕۆشنبیر و پیا و چاک و حاجی و مامۆساکانی ئێمە قوتبی زەمان بوون ئەوانە ڕێڕەوی پێشکەوتنی کاروانی مرۆڤایەتی بوون ئەتەوێ بڵێ مامۆستا ئەتەوێ بڵێ ئەوانە یعنی ئەو نەریتانەی کە لە ناوخوا هەبوو تام و بۆن و ڕەنگێکی خۆشی خۆماڵی و کوردیان هەبوو ئەمانە بۆ خۆی ئەوانەیان کەم کردوێتەوە ئەمە هەر کەم بۆتەوە یعنی وەکو جەنابێ ئاماژە پێکرد سیرەکەی هەر لە 20 مانگەوە 10 ڕۆژی ئەمێنێ 15 ڕۆژی ئەمێنێ بۆ جەژن خەڵێکی کەن و کۆیەتی و خواردن کۆکاتەوە قەیسی ئەکرە و فازۆلیاگا بژنێ و برنجەکەی خۆمان ئین ئەکا و کشمیش حازرەکە بۆ ڕۆژی جەژن لە ڕۆژی جەژنە هەر ئەوەیە یعنی من ئەم بەهایشم هەر پێ جوانە جەژنی ئێستا بەس خواردنەکەی ماوەتەوە ئەوەش هەر ماوەتەوە بەڵام ئەرکی سەرشانی دایک و باوکە ئەرکی سەرشانی کۆمەڵگەی پەروەردەییە ئەرکی سەرشانی مامۆستاکانی مزگەوتە ئەرکی سەرشانی پەروەردە و فێرکردنە ئەرکی سەرشانی وەزارەتی ڕۆشنبیریە کە ئەم کەلتورە نەفەوتێنێ بیکات بە بەرنامە لە پۆلەکانی باخچەی ساوایانەوە هەتا ئەگاتە جامعە هەمویان بەشێک لەم کللتورانە بخاتە ناو بەرنمەکانی خوێندنەوە بۆ ئەوەی ئێمە هیچ نەبێک مستێک لە خەروارێک سوودی لێوەرگری باش تۆ هەم وەک ئەدیبێ ئەوەی کە لە بواری ئەدەبی مناڵانە ئیشەکەی وەکو مامۆستایەکیش وەکو ئەو تەجربەی تەمەنەی هەتا یعنی تا چەند جەژن یاخود جەژنی قوربان تێکەڵ بە تام و بۆی نەریتی کوردەواری بووە یعنی جەژنی کورد لەوانەیە لە زۆر نەتەوەی تر جیاوازتر بێ کورد خۆی خاوەنی کۆمەڵێن نەریتە تا چەند ئەمانە ئاوێزانی یەک بوون مامۆستا ئێستاش من گەشببینم چونکە ئینسان کە لە مەلەوانگەیە مەلەعەکە کە گەیشتە ئەو کاتەی گەیشتە ئێرەی ئێتر لەوە زیاتر بڕوا ئەخنکێت ئێمەش ڕەنگە ئەم لاساییکردنەوەی کەلتوری دەرەوە ئەم تەکنۆلۆژیایە کە غەڵەبەی کردو بە سەرمانە وردە ئێمە ئەڕوین لەو شوێنایکەوە ئەخنکەین من پێم وایە پاشە کشێ ئەەکەین ئیتر ئێمە بە بەرمانەوە نەماوە بتوانین کەلتوری خۆمان دابوو نەریتی خۆمان فەرامۆش بکەین بزانین ئێمە خواژیان پەلکە زێڕینی بۆ ئێمە دروست کردووە بۆ ئەوەی ڕەنگەکان بناسین ئێمە گەورەکانمان بۆچی چەشتە قولیان دروست کردووە کۆ بۆ ئەوەی مناڵان دەستە جەمعی دانیشن هەرێکیان بۆ خۆیان بەدەستی خۆیان چەشتە قولێ دروستکەن ماڵە باجێنیان بۆچی دروست کردووە بۆ ئەوەی ئەمانە هاوکار بن لەو کللتورانە و پارێزگاریکردنی ئەو کللتورانەی کە لە باو باپیریانەوە پێ ماوە بەڵام ئێمە بەداخەوە وا ئەزانین ئیتر ئەوەی کە هات ئەوەی لە ناو مۆبایلەکە دروست بوو ئەوەی لە ئایپاتەکە پێمانەکە ئەوە عیلاجی دەردی ئێمە ئەکات بەڵام عیلاجی دەردی ئێمە ئەوەیە دانەبڕین لە کۆمەڵگەی خۆمان بزانین کوڕیکەین لە کۆوە هاتوین نەتەوەکەمان بناسین نیشتیمانەکەمان خۆش بووە ئەمەیە مامۆستا بە بڕوای تۆ هۆکارانەی باست کرد
چارەسەرە کرێت ڕێی پێ ئەگیرێ یا میکانیزمی چارەسەرەکەی چێ یاخود وەکو تۆوت وردە وردە بەرەو کاڵبوونەوە ئەچێت ڕەشبین بین بە کوردەکەی من ئێمە خوامان هەیە خۆ ئەگەر ئەم خواگیانە نەبوایە ئێستا میلەتی کورد فوی لێکرا بوو هەموو جارێک کە ئێمە قەیرانێکمان بۆ دروست ئەبێت خواگیان وەسیلەیەکمان بۆ ئەڕەخسێنێ کە ئێمە ڕزگارمان بێ بڵین ئێمە نەتەوەیەکین خواوەند دروستی کردوین ئێمە بەندایەتی بۆ خوا بکەین ئێمە ئەو دابوونەریتانەی کەوا هەمانە لە پێشوو لە فەرامۆشی نەکەین کەواتە ئێمە ئەتوانین چارەی ئەمە بکەین بە مەرجم هەیە ئێمە دەسەڵات ئەبێ پشتیوانی ئەم قەیرانانە بێکەوا ڕووی لە ئێمە کردووە ئێمە کە کاتێ من ڕۆشتم بۆ رووسیا وڵاتەکە زۆر جوانە و چوومە مۆسکۆ 13 ڕۆژی دارم تیا کرد دوایی کە هاتینەوە بۆ هەولێر لەوێ دابەزیم خاکەکەیم دانەوە خاکەکەی ماچ کرد چونکە زانیم ئەم خاکەی من لەو خاکە جوانترە ئەم جلوبەرگەی ئێمە لە جلوبەرگەکەی ئەوان جوانترە باوەڕەکەی جلی کوردیمان لەبەرا بوو هاتبوون ڕسمیان لەگەڵ ئاگرتین بۆچی من خۆم ئەم جلە جوانەی کە هەمە چەند بەهایەکی هەیە لە ناو کۆمەڵگەکانە بۆچی ئێمە نەبینە مایە ئەوەی کەوا جارێککە بچینەوە بۆ دنیای پەروەردە و فێرکردن و کەلتوری نەتەوەی و بەها جوانەکانی کۆمەڵایەت باش بێگومان تۆ لەوانەیە کە شعرت بۆ مناڵان نووسیوە لەو وارە ئیشت کرد و ئێسش خۆشبەختانە قوتابخانەیەکی ئەدەبی مناڵانی خنجیلانت لە ماڵەکەی خۆت داناوە بێگومان شعری مناسبە و بۆنە یاخود جەژنت هەیە هیچت هەیە شعری ئەوە کە ئەگەر دەقێت تێکستێ هەبێ بیخوێنیتەوە بۆ بینەران مامۆستاگیان هەموو ئەم کتێبانەی من کەلتورن و دەقن ئەمانە هەمووی دنیای مناڵانە و لە بۆنەکانە بەکاری ئەهێنن ئەبینین لە جەژنا مناڵان خۆیانە گۆڕن وەک بوو جادان بەرنەئەدا ئێمەی عەجوول و چوو ئێستا بزانین جلی کوردی لە جەژنا چییە بزانن جوانە جلەکانم زۆر جوانن لە بەرجی ئەرخەوانن سوخمەی بەرم خامەکە دەزماڵەکەم تەنکە کۆڵەوانەی گوڵەنگدار بەشانم دادێتە خوار سەرپۆشی گوڵداری سنگ ئاڵوواڵای هەموو ڕەنگ مناڵش ئەمانیان هەبوو ئەو کەلتوریان فرا ئەوەی داژی لە بەریەکرد ئەمیش لەبەری ئەکرد ئەمە لەبەر ئەوەی لەوانەیە ماوەکە ئەوە نەبێ با بچین بزانین جلی کوردی مناڵی ئەو سەردەمە چۆن بوو لە جەژنان چیان لەبەر ئەکرد بمناسن کوڕە کوردم ئازا وریا و نەبەردم پاڵەوانی تەنگانم ڕۆڵەی ئەم کوردستانم سەیری ئەم بەرگە جوانە جێی شانازی کوردانە پەستەکی جوان و پشتوێن شاڵی دەڤەری بتوێن کۆتی بارێکی دەگمن پیشەی خۆماڵی ڕەسەن نیشانەی هۆش و بیرە کە لە پووری باپیرە بڕوانە شاڵ و شەپەک چەند جوانە چۆغۆڕانە شەرواڵ و ستارخانی مراتخانیش لەبانی نمونەی پۆشاکی هۆز ڕازاوەیە بۆ نەورۆز بۆ جەژن دەستە خۆش ئەی لەسەر شعرت نییە لەسەر خواردنەکانی جەژن بۆ نیمە هەندێکشی هەندێکیان خۆمان بێ لەسەر خواردنەکان کە لە جەژنە ئامادەگە کورد بەوە بەناوبانگە بە قەل و قەیسی و قوبڵی چوزام وەکو هەندێک لەینەکانت سێ قافەکە باشە ئێمە چۆن ئێستاکێ لێرە دایک و ئەوانەمان کاتێ مناڵیش سیر ئەەکەین حەزی بەوە بوو لاسایی
دایک و باوکی بکاتەوە ئەوانیش خەریکی ئەوە بن دایشان چی ئەکەن ئەمانش بیکەن لەبەر ئەوە هاتن چێشتە قولیانە کرد ماڵە باجێنەیانە کرد لە جەژنا ئەوە مەسەلا ئەهاتن کۆ ئەبوونەوە پەروا ئەڵێ یاری ماڵە باجێنە کاری تارا و پوشێنە پەروەر ئەڵێ نیازمان وایە پێکەوە بۆ یادی جەژنی ئێوە هەموو هاوکاری بکەین یا پراخێ ئامادەکەین مرج نییە مناڵ حەزی لە چی بوو لەو جەژنا ئەوەکە زۆر خۆشیشە پەیکارە لێ شووت و پیازمان جنیوە ماست و دۆمان کڕیوە پوشێنەڵێ ئەم برنجە شۆراوە لە بەردەستا دامناوە تێکەڵی دەکەم تەواو لەگەڵ ڕۆنی هەڵخرچاو پاراو ئەڵێ گەڵامێ و بێنە پێشێ کەس نەڵێ دەستم دێشێ ئەوەی بەشداری نەکا چەشکەی یاپراخێ ناکا ئەبێ ئیش بکە پەیامەڵێ ئێستا یاپراق تەواو بوو ئامادەیە بۆ هەموو کەس نزیک نەبێتەوە هەتا سار دەبێتەوە سێ ئەم پەروەردەیە هەمویان ئەڵێن چی ئەڵێ هەموو دوای تێر خواردن بنەوە دەڵێن جژن ماڵ ئاوا ئەوسا هەر بە هاوکاری دوای تەواوبوونی یاری دەشۆرین قاب و قاچاق بۆ شێشێکی نوێی یاپراخ تۆش حەزی نیست خۆش بێ یاپراخ زۆر جار باسی ئەوە کرێ ئەڵێن خانمان زۆر ماندووە بن بەدەست یاپراخکردنەوە بەڵام پیاوەکان وەکو پێویست حەزی لێ ناکەن منم یعنی ئەوە قسەینێکی باوە بەڵام هەستم کرد لە ناوەکانە بەشێک لە ناوی مناڵەکانی خۆت کچەکانی خۆت بەکاریاناوە ئەم ناوانە ناوێکی کوردی پاراون من حەزم بەم ناوانە نییە ئەمە دینێ و ئەوە زیینێ و زیایە و ئەوە بینایە و ناوەپەتی ڕەسە نەکەن ئێمە کەس بەقەدەر کورد زمانەکەی دەوڵەمەندیە باش سوپاس مامۆستا من ماوەی بەرنامەکەم تەواو بووە ئەگەر جەنابەت لەم جەژنی قوربانەدا کە ئێستا ئێمە لە یەکێ لە ڕۆژەکانی جەژنی قوربانین چیت ماوە بۆ بینەران بۆ مناڵان و ئەتەوێت چی بە شێوەیەکی گشتی قسەیەک تەیە بۆ ئەوانەی کە ئێستا دانیشتون بە دیار بەرنامەکانمانەوە و گویان لە قسەکانی جەناب بگرتووە من لێرەوە بە خۆم ئەڵێم اینجا بە خەڵکیکە ئێمە نازانم بۆ ئەو دەروونەمان پاک نابێتەوە بۆ لە خۆمان نابورین ئەوانەی کە دەنگیان لێ وەرگرتن دوین ئێمە بچین بە سەریانە ئەوانەی کەوا زویریان کردوین لەبەر خواگردنیان ئازاب بکەین لەم جەژنا ئەو مناڵانەی کەوا تۆزیەک بەرامبەر بە دایک و باوک بەرامبەر بە مام و خاڵەکانیان هینیانەیە ئەوانە جارێکی تر بچنەوە ئامێزی خزم و کەس و کار و دەرو دراوزەکانیان بۆ ئەوەی جەژن بێتەوە بە جەژنەکەی جاران و جەژن بێتەوە بە جەژنەکەی کوردەواری و جەژن بێتەوە بە جەژنەکەی نەتەوەی باش منی شماوەی بەرنامەکەم تەواو بۆ و سوپاسی مەمۆستا ئەمین سەپان شارەزا لە بواری ئەدەبی مناڵان و پەروەردە دەکەم سوپاس دەکەم کە لەم ڕۆژە پیرۆزەدا لەم دەرفەتەدا توانیمان هەندێک گفتوگۆی خۆش بکەین لەسەر باس و بابەتەکانی جەژن لە ڕابردوودا و دەستخۆشیت لێ دەکەم ئێمەش چاوی ئێوە ماچەکەین سوپاسی کەناڵە کەتانەکەین بۆ ئەم بەسەرکردنەوەیە هیوادارم سەرکەوتوو بن بە بنەمای خێر و خۆشی بۆ بینەری ئازیز سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو لایەک دەکەین دەخوازین ئەو ڕۆژانەی ماوە و ئەوانەی ڕابردووش بە خۆشی گوزەران دەبێتان و ئەو ڕۆژانەشی ماوە بە خۆشی بەسەری بەرن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.